چ لە پێش ڕاگەیاندنی پرۆژە چاکسازیەکانی سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی دارایی حکومەت و چ لە دوای ئەوەش حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بەردەوامن لە ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی پێشنیاز و پرۆژەی چاکسازی کەچی بارودۆخی هەرێم تا دێت لە ڕووی سیاسی و داراییەوە خراپتر دەبێت لە کۆی ئەم هەموو پرۆژەیەش کە بۆ قوتاربوون لە قەیران خراوەتە ڕوو جگە لە کەمکردنەوەی موچەوەک پاشەکەوت لەلایەن حکومەتەوە زۆر بەیان تەنها لە میدیاکانەوە بوونەتە جێی باس و هیچی تر بەشێک لە چاودێران پێیان وایە بەشی زۆری ئەو دەست پێشخەریانەی بەم دوایە لە هەرێم ڕاگەیەنراون بە تایبەتی حیزب و کەسایەتیەکان ناچنە خانەی پرۆژەوە هەشیانە تەنها خاڵ و بڕگەی گشتی و دیراسە نەکراوە و تەنانەت ناکرێت وەک وەرەقەی چاکسازی تەماشا بکرێن چونکە لەلایەک دیتی زانستیانی تێدا نییە لەلایەکی ترەوە خۆیان دەبوێرن لە واقعی هەرێم و زیاتریش لە دروشمەوە نزیکن تا پرۆژەی چاکسازی بەشێک لە چاودێران و چالاکانی مەدەنی باس لەوە دەکەن بەشێکی بەرچاوی ئەو پرۆژە و پێشنیازانە دەچنە خانەی مزایدەی سیاسیەوە کە خۆی بەشێکی سەرەکی گەندەڵیە و هۆکارێکە بۆ شەواشەکاری و چاوبەستکردن لە خەڵک و شێواندنی ڕێگشتی ئەوانەی ئەم بۆچوونیان هەیە بەڵگە بەوە دێننەوە کە زۆرێک لەو حیزب و لایەنانەی بەم دوایە پرۆژەیان پێشەش کردووە بە جۆرێک لە جۆرەکان یا بەشداری سەرەکین یا پشتیان بەردەکەوێت لەو سەرپێچە کارگێری و دارایانەی لە هەرێمدا کراوە و ئەم دۆخە دژواریان بەرهمێناوە کەچی ئێستا دێن و دەیانەوێت وەک فریاد ڕەس خۆیان وێنا بکەن ئەوەی چاودێران دەخاتە گومانەوە لە پرۆژە چاکسازیەکانی حکومەت بێمتمانەی و ئەزمموی ڕابردووی خەڵکە لەگەڵ پرۆژەکانی چاکسازی کە هەندێکیان لە بەرزترین ئاست و بە فەرمان ڕاگەیەندراون بەتایبەت لە سەروبەندی ڕووداوەکانی حەڤەی شوباتی ساڵی 2011 کەچی نەک هەر جێبەجێ نەکراون بەڵکو بە دوایاندا سەرپێچی و زیادەڕۆیی کارگێڕی و دارایی زیادی کردووە جگە لە پرۆژەکانی چاکسازیش چەندین لیژنەی لێکۆڵینەوە و بەدوادا چوونی گەندەڵی و زیادەڕۆیی بێئاکام بوون کە هەندێکیان لیژنەی سەرۆکایەتی بوون بەڵام وەک هەندێک لە چاودێران دەڵێن ئەم پرۆژە و بڕیار و لیژنانە تەنها ئەرشیفی چاکسازیان لە هەرێمدا دەوڵەمەند کردووە و هیچیان لێ سەوز نەبووە لەو کاتەوەی لە کۆتایەکانی سەدەی هەژدەیەم زاراوەی چاکسازی وەک ڕێکارێکی سیحراوی هاتە ناو ئەدەبیاتی سیاسی لە جیهان تا دەگاتە ئێستا لەبەر ڕۆشنایی ئەزمونە کەڵەکە بۆکان چەند ڕێسا و بەند و باوێک وەک پێشمەرجی سەرکەوتنی هەر پرۆژەیەکی چاکسازی دەستنیشان کراون لەوانە یەک بوونی دیدێکی ڕوون و چوارچەوەدار کە بە دووری بخاتەوە لە گشتگیری دوو بوونی جێگرەوەی گونجاو بۆ ئەو شتانەی کە دەکرێت بگۆڕدێن سێ بوونی پاڵپشتی زۆرینەی کارکتەرە جۆرا و جۆرەکانی ناو کۆمەلگا چوار لە هەموو ئەمانش گرنگتر پرۆسەی چاکسازی زیاتر کارێکی بە کۆمەڵی هەمەلایەنەیە وەک لەوەی تیۆری و قسەکردن بێت پێویستی بە میکانیزم و جێبەجەکاریش هەیە لە سەرزەوی ئەگەرنا چارە نووسیان وەک پرۆژەکانی چاکسازی هەرێمی کوردستان دەبێت و هەر بە مرەکەبی سەر کاغەز دەمێننەوە